بۆ بەلایەنکەم 100,000 کەس لە ئەمریکا دۆزینەوەی گوچیلەیەکی گونجاو و تەنها ئومیدیانە بۆ گەڕانەوە بۆ ژیانێکی ئاسایی بەبێ ئازار لە دەست ئامێری شوشتنەوەی گورچیلە کە هەفتانە بۆ چەندەها جار پێویست دەکات خوێنیان پاک بکەنەوە. بەڵام لەم ساڵدا تەنها 17,000 گورچیلەی ساغ بەدەستکەوتووە. ساڵانش بەلایەنکەم لە سەدا 4 نەخۆشەکانی چاڕوانی گواستنەوەی گورچیلە دەکەن بر لە وەرگرتنی گیانیانە دەست دەدەن. پزیشکەکان دەڵێن ڕەنگە ژمارەی گورچیلەکانی بەردەست دەکەوێت زیابێت بەڵام هەندێ مەترسی لەو بارەیەوە هەیە. تەنها دەرفەتیان بۆ چاندنی گورچیلەیان بۆ دەڕەخسێنین، بەڵام هەروەها چارەسەریان دەکەین لە هۆکردنێکی نوێ کە پێشتر نەیان بووە. لە تاقیکردنەوەیکی هاوبەش لەلایەن زانکۆی پەنسیلڤانیا و زانکۆی جۆن هاپکینز پزیشکەکان گواستنەوەی گورچیلەیان لە خۆبەخشە مردوەکانەوە پێشنیار کردبوو ئەوانەی تووشی ڤایرۆسی هەوکردنی جگەر بووبوون ئەوەی جگەر دەفەوتێنێ بەڵام کار ناکاتە سەر گورچیلە. نەخۆشەکان ئەو جۆرە گورچیلانیان بۆ گواسترابوونەوە چیدی پێویستیان بە ئامێری شوشتنەوەی گورچیلە نییە، بەڵام دەبێت دەرمان وەربگرن بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی هەوکردنی جگەر. هەرچەندێکە بەهای درمانەکە هەرزان نییە و ڕەنگە لە هێندی حاڵەتیشدا سەر نەگرێت. لەگەڵ ئەوەشدا چەند نەخۆشێک ڕازی بوون ڕوبەڕووی ئەو مەترسیە ببنەوە. ئەگەر ئەم توێژینەوەیان نەکردبایە ئەوە من ئەمڕۆ لێرە نەدەبووم. هەر ئێکجار مەمنونم. ئەو حاڵەتش زیاتر بۆ تەمای قبولکردن دوا بە دوای دۆزینەوەی دەرمانێکی نوێی کاریگەر کەشیانی هەیە بە ڕێژەی لە 95 نەخۆشەکانی هەوکردنی جگەر چاک بکاتەوە. تۆژینەوەران دەڵێن ئەم دەرمانە سەر بگرێت ئەوە بە سەدەها گورچیلەی تر دەکەوێتە بەردەست و نەخۆشەکانی گورچیلە ڕزگار دەکات.